عزیزان سڵاوتان لەبێ ئەم کاتتان باش کاتژمێر 12 لەم گەشتدا سەرنجمان لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگە بابەتەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش بەشێکی گرنگن لە گەشتەکەمان ئەو کێسە لە ناوخۆی هەرێمی کوردستان زۆر گرنگە بابەتی هاتنی موچەی مانگی شەشی فەرمانبەرانی هەرێمی کوردستانە و بە هەمیشەیش هاتنی موچێکێک لەو بابەتانی کە بەڕاستی نازانرەکەی دێت و کەی نایەت ماوەی 10 ساڵیشە ئەم بابەتە درێژە هەیە و ئێستاش ئەم ڕۆژانە هەموو شتێک وەستا و چاوەڕێی ڕێکەوتنەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق دەکەین هیچ زانیاریەک نیە لەوەی کە ڕێکەوتنەکان بەکوێ گەیشتووە و ئایەکەی موچە خۆرانی هەرێمی کوردستانی مانگی 6 دێت لەبەروی مانگێکترا مانگی 5 بەڵام بۆ پێی کە بنزیکی 3 مانگ بۆ موچە نەدرا و بەڕاستی ئەو زۆرجێکی ئەو تۆی نەگرت وەکەواتە هەتا ئێستا فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە چاوەڕوانی هاتنی موچەدا ماونێتوانێت بۆی بتوانێت تۆزە دۆخەکە ئەوەند بێتوانێت لە عێراق کۆمەڵێک بابەتی گرنگمانەیە و پلەیگەرمیش بە بەردەوامی لە بەرزبوونەوەدا ئەمەیەکێکە لە بابەتەکە و پرۆسەی ئاشتی لە تورکیا و زانیاریەکانی غەزە و کۆمەڵێک بابەتی گرنگمانەیە کە سەرنجمان لەسەری دەبێت بەڵام لە دەستپێکی کەشتەکە دەچینە ناونیشانەکە. یەکێتی نووسەرانی جینۆسایی داوا دەکات دانپێدانان وەکو وەرگرتنی زانیاریەکان لە عەجاج بە ئامادەبوونی تیمێکی شارەزای بواری جینۆسایی بەڕێوە بچێت. بەپێی پێشبینیەکان هەفتێکی زۆر گەرم بەڕێوەیەوە زۆربەی شار و ناوچەکانی عێراقیش دەگرێتەوە هەرێمی کوردستانیش پلەی گەرمان نزم دەبێتەوە. بڕیارە کۆبوونەوەی کۆمسیۆنی ئاشتی لە تورکیا بە داخرایی بەڕێوە بچێت و ئۆپۆزیسیۆنی ئەو وڵاتەش بڕیارێکی لەو جۆرە پێشێلکاری ناودەبات. مەزلوم کۆبانێ دەڵێت کار دەکەن بۆ فراوانکردن و جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی دەی ئاداری ڕابردوو بەڵام لە ئێستادا کار لەسەر وردەکارەکان دەکەن. سەرۆکۆمار ئێران دەڵێت ڕەوشی وڵاتەکەی مەترسیدارەوە قەیران لەسەر قەیران بەڕۆکی گرتوون بەڵام گەشتبینە بە چارەسەرکردنی کێشەکان. ڕێکخراوی نەتوێگرتوەکان بەڵگەنامەکانی تایبەت بە برسێتی و کوشتنی خەڵک لە غەزە لە کاتی کۆکردنەوەی هاوکاریەکان کۆ دەکەنەوە. دووبارە سڵاوتان لەبێ. یەکێتی نووسەرانی جینۆسایی داوا دەکات دانپێدانان و وەرگرتنی زانیاریەکان لە عەجاج بە ئامادەبوونی تیمێکی شارەزای بواری جینۆسایی بەڕێوە بچێت و وا دەستگیرکردنی بکرێتە سەرەداوی دۆزینەوەی تێوەگلانی دیکەی تاوانیان فال. و یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان ڕاگەنراوێکی لەبارەی دەستگیرکردنی عەجاج حەردان تکریتیەکێک لە تۆمەتبارانی تاوانیان فال بڵاو کردەوە و ئاماژەی بۆ کردووە. دەستگیرکردنی تاوانبارێکی گەورەی وەکو عەجاج هەنگاوێکی گرنگە و کۆدی نێنی زۆر دەرگای دیکە دەکاتەوە و دایانگەێنێتە زۆر نێنی شاراوە. لە بەشێکی دیکەی ڕاگەنراوەکەدا داوا دەکات دانپێدانان و وەرگرتنی زانیاریەکان لە عەجاج بە ئامادەبوونی تیمێکی شارەزای بواری جینۆسایی بەڕێوە بچێت بە مەبەستی کۆکردنەوەی زانیارە شاراوەکان و دەستگیرکردنیشی بکرێتە سەرەداوی دۆزینەوەی تێوەگلانی دیکە لە تاوانیان فال. وایکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان داوا لە کەسوکاری ئەنفالکراوانیش دەکات لە بەغداد سکاڵا لەسەر عەجاج و تۆمەتبارانی دیکەی ئەنفال تۆمار بکرێت. کار لەسەرەوە دەکرێت لەلایەن کۆمپانیا بیانیەکانەوە هەلی کار بۆ کرێکارانی ناوخۆی لە هەرێمی کوردستاندا بڕخسنرێ. قارەمان جەوهەر پامنێری کورسان نیوز ڕاستەوخۆ لەگەڵمانێ بووی کە زانیاریمان لەسەر ئەم بابەتە پێ بدات. قارەمان سڵاو لێ بێم کاتت باش ئەم بابەتە چۆنی کاری لەسەر دەکرێت. هێوی ئەو کاتت باش بەپێی یاسای کار لە هەرێمی کوردستان هەر کۆمپانیایەکی بیانی بە تایبەت ئەو سەرمایه‌دارانەی کە دێن لە هەرێمی کوردستان ڕۆژە ئەنجام دەدەن پێویستە زیاتر لە 175 کرێکارانی ناوخۆیی کاری پێ بکەن بەڵام بەشێک لە کۆمپانیەکان وەک پێویست پابەندی بڕیارەکە نەبوونە لەگەڵەوەشکە لە ماوەی ڕابردوو وەزارەتی کار
چەندین جار بەشێک لەو شوێنانە ئاگادار کردوێتەوە سندیکای کرێکارانی کوردستان سەردانی مەیدانی بە ئەو شوێنانە ئەنجامداوە و راپۆرتی خۆی بەرز کردوێتەوە سەبارەت بەوەی کەوە ئەم کرێکارانە تا چەند خەڵکی هەرێمی کوردستانن یاخود ئەو شوێنانە تا چەند پابەندی جێبەجێکردنی بڕیارەکەن من میوانێکم لای ئاسان ڕەمەزان وتەبێژی سندیکای کرێکارانی کوردستان لە قێهەولێر کاکەسەن و کاتت باش ئێوە وەکو سندیکای کرێکارانی کوردستان لە ماوەی ڕابردوو تا ئێستاش بەشێک لە کرێکارانی ناوخۆیی تێبینی ئەویان هەیە کە وەک پێویست لە بەشێک لەو کۆمپانیا بیانیانەی کە دێن لە کوردستان پرۆژە دەکەن ناخرێنە سەرکار خۆی ئەو ئێستا بڕیاری ئەنجومەنی وەزیران 175 کرێکارانی ناوخۆ دەبی کار بکەن بەڵام 125 کرێکاری بیانی ئەو بڕیارەشی زۆر باشە لە بۆ کرێکاران بەڵام بۆ بەرچاو ڕوونیە ئەو بڕیارە کرێکارانی حەرەبی خوار و عێراق ناوەڕاستی عێراق ئەوانە ناگرێت وانش عێراقین ئەو بڕیارە تەنها بۆ کرێکارانی بیانیە ئێستا دەتوانین برین بە ڕێژێکی باش سنوورێک دانرایە بۆ کرێکارانی بیانی کە نەتوانن کار بکەن لەبەرەوەی ئیقامە لە بۆ نوێ ناکرێتەوە هاوکاریان ناکرێت حکوومەت لە بۆ کرێکاری بیانێکە ئەو کرێکارانێکە هوەرینە فەنینە ئەو کرێکارانە توان کار بکەن مۆڵەتی ئیقامەشیان لە بۆ زیاد درێژ دەکرێتەوە ئەو زۆرێک پیشە هەیە کرێکاری ناوخۆ نایزانی ئەوان دەیزانن بەڵام ئێستا ئەو بڕیارە ئێستاکە دەتوانم برێم بە هەنگاوی لە بۆ هاوشترازی لە بۆ زیێبەجێکردنی بەڵام هەتا ئێستا هەندێک خاوەن کار بۆ لەبەرەوەی کرێکاری بیانی بەکەمتر کریان بەکەمتر ینی لە هەژمار دەکرێت لەبەرەوەی ئەوان ناچاریشن ئەو پارە ئێمە لە وڵاتە لە هەندێک وڵاتی وەکو نیپاڵ و ئەسوبیا و غانە ئەوانە زیاتر ڕەسیدی هەیە بۆی ئەو کرێکارانەی ئێستاماینەوە زیاتر مەسا هەندێک خاوەنکار دەتوانین برین لەوێ و لەوێ ئەو کرێکاران ئیش پێ دەکەن و ئەگەر هەر کاتێک زانیاری هەبی بەڕاستی هەم سندیکای کرێکان هەم حکوومەت لە شوێنێک بزاندرێ ئەو کرێکارانەی بیانینە مەسەرەن ڕێژیان زیاتر لە کرێکارانی ناوخۆ بەڕاستی ئەوە بەپێی بڕیار و یاسا ئەوە قبولکردن نییە وەکو سندیکای کرێکاران ینی سەردانی و شوێنانە دەکەن بە دوواداچوونەکانتان تا ئێستا وەکو پێویست کاری لەسەر کراوە ئێمە وەکو سندیکای کرێکاران بڵێ لێژنەی هاوبەش نوێنەری ئێمە سندیکای کرێکاران و بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی بە هاوبەشی ڕۆژانە 5 لێژن 6 لێژنەیە دەردەچن لە بۆ شوێن کارەکان بەڵام ئەو پێویستە بەڕاستی من داوا دەکەم وەزارەتی کار هەوڵی زیاتر بدا کە لایەنی پەیوەنددارە وەزارەتی کار هەم لەگە سندیکای کرێکاران لەگە لایەنەکانی پەیوەنددار زیاتر لێژنەکان چاودێری زیاتر بکرێ لە بۆ شوێنکارەکان ئایا ینی ڕێژەی کرێکاری بیانی لەگەر ئەو بەپێ ئەو بڕیارێکە هەیە لەگەر کرێکاری ناوخۆ بەراورد بکرێ دەرفەتە ینی لە ماوەی حەبمانج ڕابردوو تا ئێستا ڕێژەی گیان لە دەستدانی کرێکاران ئامارەکان ئەنی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو زیادی کردەوە یاخود کەم ئەوانەی کە گیانیان لەدەستدا و خەڵکی کوردستانن ئەو کرێکاران گیان لەدەستداوە وڵە بیانی شەیە بەڵام بەش زۆریان ناوخۆنا لەماوەی ئەو چەند مانگەی ساڵی 2025 کە من قسە بۆ جەنابتان دەکەم بەداخەوە 7 کرێکار گیانیان لەدەستدایە لە شوێن کار و لە کاتی کارکردن ئەوە دەتوانین برین ئێستا ینی تا ڕادەیەک باشتر بووە ساڵانی ڕابردوو ڕێژەی ڕووداوەکان زیاتر بوون بەڵام هەری کاریش زیاتر بوو ئێستا تەمشا دەکەی ینی بەهۆی ئەو بەتایبەتی ئەو بارودۆخە اقتصادیەکە هەیە بەش زۆری شەریکاتەکان ئیشەکانیان ڕاگرتیە و ئەوەش هەلی کار لێرەدا کەمتر دەبێتەوە بەڵێ هێوی حەسەن ڕەمەزان وتەبێژی سندیکای کرێکارانی کوردستان لە قێولێر و باسی کرد بە دوواداچوونەکانیان بەردەوامە بە تایبەت لەگەڵ وەزارەتی کار بۆ ئەوەی کەوا ئەو ڕێژەیە کە لە یاساکە دادراوە بە تایبەت لە کارپێکردنی کرێکارانی ناوخۆی وەک خۆی جێبەجێ بکرێت و دەرفەتی کار زیاتر بە کرێکارانی ناوخۆی بدرێت بۆ پرۆژانەی کە لەلایەن سەرمایه‌داران و کۆمپانیا بیانیانی کە لە هەرێمی کوردستان پرۆژە ئەنجام دەدەن. قارەمان سوپاس بۆ زانیاریەکانە دەست خۆشماندوو نەبی. دەچینە هەڵەبجە سەڵاح جەمیل پامێری کوردستانی و ڕاستەخۆ لەگەڵمانە بێت زانیاریمان پێدا سەبارەت بە پێگەیاندنی کۆمەڵێک چالاکوان سەبارەت بە پرسی ژینۆساید. سەڵاح سڵاو لێ بێنی ئەوڕۆ باش دێمە لای تۆ قسەمان بکە بزانینم کارە چۆن ئەکرێت. هێڤینی ئەوڕۆ باش دیارە ئێمە ئێستا لە زەنکۆی هەڵەبجەین پرسی ژینۆساید لە ناو گەلی کووردا و پرسەیەکە هەمیشە گفتوگۆی لەسەر ئەکرێت و لە زانکۆکاندا کۆنفرانسی تایبەتی بۆ دەبەسترێت
و پرسێکی زیندووە لە بەرەوەی گەلی کورد چەند جارێک جینۆساید تاوانی جینۆسایدی بەرامبەر کراوە بۆیە دەبێت زۆرترین زانیاری لەسەرێ بێ زۆر جا لە میدیاکانە کۆمەڵە کەسانێک دەبینین باس لە پرسی جینۆساید دەکەن شێوازێک قسەی لەسەر دەکەن کە دوورە لە بنەما زانستیەکانیانەوە بۆیە زانکۆی هەڵەبجە با هاوکاری ژمارەیەک لە ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی تایبەت با پرسی یاسایی و پرسی تاوانی نێودەوڵەتی خولێکی کروێتەوە خولێکی یەکمانگەیە کە ژمارەیەکی چالاکوان مامۆستای زانکۆ ڕۆژنامەنووس کەسانی ئەکادمی تایە بەشدار بوون لەسەر پرسی جینۆساید و ڕەهەندەکانی بۆ قسەکردن لەسەر کۆی گشتی خولەکە و پێگەیاندنی توێژەران لەم بارەدا ڕاستەخۆ دەچینە ماڵ هەژار ئەگەر پێمان بڵێ ئێوە لە ماوەی 4 هەفتەدا ئەم توێژەرانە یا بڵێن ئەم خوێندکارانتان چۆن پێگەیاندون چ پرسێکی گرنگ وای کردووە کە ئێوە بیر لە پرسی جینۆساید بکەنەوە چی هۆکار بووە کە کادری تایبەتمەند لەبارە پێ بگەێنن زۆر سپاس بۆ کورسات کە هەمیشە لەگەڵمان و هاوکار و پشتیوانمان بووە دیارە زانکۆی چەرم و باوکاری ڕێکخراوی ناوەندی کوردستان بۆ یاسای نێودەوڵەتی و وەروەها ڕێکخراوی لاهای بۆ پرسی جینۆساید و ئەنفال ئێمە توانیمان لە ماوەی ئەم 4 هەفتەیەدا چەند خوێندکارێکی بەتوانەی زانکۆکە واروا لەگەڵ ڕۆژنامە نووسان و هەروە چەندین کەسی ئەکادمی یاخود نووسەری بواری لە پارێزگای هەڵەبجە ئەم خولەمان کردێتەوە کە لەلایەن پسپۆڕانی یاسای نێودەوڵەتی وەروە پسپۆڕانی تاوانی جینۆساید ئەوترێتەوە ئێمە ئەم خوێندکارانە ئەم فێرخوازانە فێرەکەین سەرەتا ناساندنێکی تاوان بۆکەین لەسەر بابەتی تاوانی جینۆساید و یاسا نێودەوڵەتیەکان شارەزاییەکی باشیان بۆکەین کە پسپۆڕەکە لەلایەن مامۆستایانی واروا پرۆفیسۆرانی و پرۆفسۆر یاریدەری کوردستانە وترێتەوە چەنە مامۆستامان هێناوە لە زانکۆکانی تر بەدەر لە هەڵەبجە زانکۆی سلێمانی زانکۆی جیهان واروا زانکۆی چەرموش بە هەمان شێوە بەشداریان کردووە و ئێمە توانیمانە ئەم توێژەرانە سەرتا ناساندێکی باشیان بۆ بکەین لەسەر پرسی جینۆساید و پاشان بتوانین ئێمە وەک نەتەوەی کورد کە خاوەنی چەندین دۆسیەی جینۆسایدین لەوانە ئەنفال کوردانی فەیدی بەرزانیەکان یەزیدیەکان هەڵەبجە قڵاتزێ ئێمە بتوانین چۆن ئەم تاکانەوە پێ بگەینین کار لەسەر دۆکۆمنتکەم ببن بە توێژەر بتوانین توێژینەوەیەکی بە شێوەیەکی زانستی ئەکادیمیانە بنووسن کارکەن لەسەر ئەمە چۆن توانێمانە دۆکۆمنت بکەین ئەکرێت تا ئێستا ئێمە کۆمەڵە کەسی زۆرمانێ قساکەن لەسەر جینۆساید لە ڕاگەاندنەکان لە کارەکانی تر بەس ئەو یاسایە ئەو زانیاری یاسایە ئەکادیمی هۆشیاری یاساییان نییە کە چۆن توانی ئێمە بتوانین لە پاش ڕۆژدا سوودی دەبینی چونکە ئێمە بیرمان نەچێت چونکی ئێمەوە کورد ئەبێ بیر لەوە بکەینەوە یەکێک لەم هەر یەک لەم کەیسانی کە کورد جینۆسایدە خاوەنی 5 کەسی جینۆسایدە بیان بێنە دادگایەکی نێودەوڵەتی ڕۆژێک لە ڕۆژان ئێمە بتوانین چۆن دۆکۆمنت بکەین چۆن بتوانین نووسینەکانمان بکەین چۆن توێژینەوەیەکی زانستی بکەین بتوانین بە گەلان و بە نەتەوەکانی تر بڵێن کە ئێمەی کورد خاوەنی 5 کەسی جینۆسایدین مەسەن زۆرێک لە نەتەوەکانی ساکە لە وڵاتانی جیان کە بوونەتە خاوەن پێگە و پێگەی خۆ خاوەنی یەک تاوانی جینۆسایدن بەداخەوە ئێمەی کورد خاوەنی چەندین تاوانی جینۆسایدین واتە ئەمڕۆ من و تۆش کەمڕۆ لەم هۆڵە دانیشتین باسی تاوانی جینۆساید دەکەین کورد هەڕەشەی لە بردەم هەڕەشەی دووبارەبوونەوەی تاوانی جینۆسایدە ئەمیش یەکێک لەوە کارانەی ئەوانەیە کە تا ئێستامە نەمانتوانیوە تاوانی جینۆساید وەک پێویست بناسیین لەسەر ئاستی جیهان ئێستاوەتانەوێ بە شێوازێک ئەکادیمی چیتر لەم ڕۆبەدواوە کەسێک پرسی جینۆسایدی وروژان بە ئەکادیمیانە بڕاتە پێشەوە بە ئەکادیمیانە قسەی لەسەر بکات و بە ئەکادیمیانە کاری لەسەر بکات و بگەێنێتە ناوەندە تاوانکاریانە و دەوڵەتەکانیان ناوەندی دادگا جیهانیەکان بەڵێ ئێمە توێژینەوە نووسەری نووسینمان زۆرە بەسە بینی نووسینەکانمان زۆر کەم و کوڕیە کەم و کوڕی تێدا لەسەر چاوەکانی یاخود لە نووسینەکانی نەمانتوانین بە شێوەیەکی زانستی بیکەین بۆ نمونە زۆرێک لە شایەت حاڵەکانمان کە وەرگرتووە وەختی خۆی کارمان لەسەری کرد شایەت حاڵەکان نەمانتوانین بە شێوەیەکی زانستی یاسایانە بینوسینەوە لە ڕاستیدا بەداخەوانە بەشێک لەو شایەت حاڵانە کۆچی دایان کردو ئێمە تووشی خەسارەتێکی گەورە بووینە لەم دۆکۆمنتانە بۆیە ئێستا کۆمەڵی کوڕ و گەنجی گەنجەوەی کە جێگای دڵخۆشیە بە تایبەتی ئەمە یەکەم جارە هەم لە کوردستان و یەکەم زانکۆشەکە لەسەر ئاستی کوردستاندا ئەم خولە ئەکرێتەوە بۆ گەنجان و کوڕان کۆمەڵێک کوڕوگەنجی تازەی هەڵەبجە هاتوونەتە پێشەوە کە فێرمان کردن چۆن بتوان بە شێوەیەکی زانستی ئەکادیمە توێژینەوەیەکی زانستی بکەن توێژینەوەیەک بکەن بە پێوەرەکانی یاسا نێودەوڵەتەکان جێبەجێ بکرێت ئەمە کاری لەسەر بکەین و ئەم ئەکرێت کاری لەسەر بکرێت ئێمە ڕۆژێک لە ڕۆژان میانمێنێت دادگاکانی نێودەوڵەتی و بە شێوەیەکی بەداخەوە من بۆیە ئەمە گرنگی ئەمە جیاواز دەکاتەوە لەوانەی تر چییە زۆرێک لەو کتێبانی پێشوو کە نووسیمانە سەرچاوەکانی نادیارە یاخود پیشانی کەسانی بیانی ئەدەیت بەڵێ ئەمە فلانش دوایە ئەڵە سەرچاوەکەی کاتەکەی زەمانەکەی تەمەنەکەی ئێمە ئەو شتانەمان ئاماژە پێ نەکرۆکەمەیەکی کە لەو هەڵانەی کێمە کردومانە پێشتر سەرکەوتو بن دیارە ئەڤی ئەوەی لە پشتەوە هەیە ئێستا ڕاستەوخۆ دکتۆر سیروان نوێترین توێژینەوەی
نوێترین زانیاریان پێدات لەسەر زانستی نوێسینەوەی توێژینەوەی زانستی چۆنە و دەبێت توێژینەوەیە کە لەسەر بنەمایەکی زانستی بنووسرێتەوە چۆنە ڕێکارەکانی چۆنە میکانیزمەکەی چۆنە فێریان دەکات و داوایان لێ دەکات لە ماوەی یەک مانگدا ئەم خوێنکارانە توێژینەوەیەک بنووسن و دواتر سەنگانیان بۆ بکرێت بە پپی توێژینەوەکانیان نمرەیان بۆ دادەنرێ ئەمە کۆتا خول نابێت خۆلی پێشکەوتوتریان بۆ دەکرێتەوە و زانکۆی هەڵەبجە دەستبەرداری ئەم ژمارە لە توێژەر نابێت و ئەوێت زیاتر گرنگیان پێ بدات و ئاسیان زیاتر بەرێتە پێشەوە بۆی کە لە ئایندەدا ئەمانە ببنە توێژەرێکی زۆر باش بە زمانە زیندوەکانی دنیا بتوانن بنووسن لە بواری جینۆسایدا. باشە سەڵاح سوپاس بۆ زانیاریەکانە دەستخۆشمان دۆ نەبی. بەشێک لە جوتیارانی هەولێر نیگەرانن لە گۆڕینی ڕەگەزی زەویەکانیان بۆ زەوی نیشتەجێبوون و دابەشنی بەسەر فەرمانبەران و هاوڵاتیاندا. جەوهەر سەیدا نوێنەری ڕێکخراوی تایبەتمەندی جوتیاران لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەاند بۆی فرامۆشکردنی کردی کشتوکاڵ ساڵ لە دوای ساڵ کشتوکاڵکردن لە پاشەکشەدا و لە ئێستاشدا گۆڕینی ڕەگەزی زەویەکانیان لە کشتوکاڵی و بۆ شوێنی نیشتەجێبوون و پیشەسازی وەک کۆگا هۆکارێکی دیکەیە بۆ پەکخستنی کشتوکاڵ و ئاوتیشی لەگەڵ دابینکردنی شوێنی نیشتەجێبوون بۆ فەرمانبەران و هاوڵاتیانن بەڵام نابێت لەسەر مافی جوتیاران بێت و زەویەکانیان زەوت بکرێت. هەمووان ڕوون و ئاشکرایە بەهۆی پایەخ پێنەدانی و فەرامۆشکردنی کەتی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستان ساڵ دوای ساڵ ئەم کەتە گرنگە پاشەکشەی گەورە دەکات و دەکات و دەبێتە مەترسێکی گەورە بۆ سەر ئاسایشی خۆراک و سڕینەوەی چینێکی گرنگی بەرهەمهێنێر کە جوتیارە. گۆڕینی ڕەگەزی زەوی کشتتوکاڵی بۆ شوێنی نیشتەجێبوون و پیشەسازی و کۆگا بەناوی فراوانبوونی شار و ماستەر پیلان پێویستە لە جێگای ئەوە سوور لە زەوی بەردەلان وەرگیرێت نەک زەوی کشتتوکاڵی پێپیت و بەرەکەت داکۆچی لە مافی جوتیاران دەکەن و دژی گۆڕینی ڕەگەزی زەوی کشتتوکاڵین هاوکار لەگەڵ چارەسەرکردنی گرفتی نیشتەجێبوونین بەڵام لەسەر ئیسابی زەوی کشتتوکاڵی و چینی جوتیاران نەبێت. سوودانی دەڵێت دۆسی وزە بنەمایەکە بۆ هەنگاوی گەشەپێدان و حکوومەتیش بودجەی تایبەت باوزە لە سەرتاسەری عراق دابین دەکات. نووسنگی محەممەد شیع سوودانی سەرۆکوەزیرانی عراق لە ڕاگەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە سوودانی قۆناغ یەکەمی وێستگەی غازی کارەبای بێجی لە پارێزگای سەلاحەدین کردەوە کە توانای بەڕێمێنانی 1014 مێگاوات کارەبای هەیە و پرۆژەکەش لەلایەن دوو کۆمپانی ئەڵمانی و چینیەوە جێبەجێ دەکرێت. واوتیشی دۆزی وزە بنەمایەکە بۆ هەنگاوی گەشەپێدان و حکوومەتیش بودجەی تایبەت بۆ گەشەپێدانی کردی بەڕێمێنان و گواستنەوە باشترکردنی بەرەمێنانی وزە لە سەرتاسەری عراقدا دابین دەکات. وا سوودانی کارگەی پاڵاوتنیشی لە بێجی کردەوە کە یەکێکە لە پرۆژەکانی وەزارەتی کارەبا و توانای پاڵاوتنی 250,000 تۆن ڕۆنی ئۆتۆمبیلی هەیە و وێزگەی کارەبای ناوخۆیی بۆ پاڵاوتگەی باکووریش لە بێجی کردوتەوانێ کە توانای بەرەمێنانی 50 مێگاوات کارەبای هەیە. ئەنجومەنی نوێنەرانی عراق کۆ دەبێتەوە و تەوەرێکیشی تایبەتە با خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندان. ئەمڕۆ ئەنجومەنی نوێنەرانی عراق کۆ دەبێتەوە بەپێی بەرنامەی کاریش گفتوگۆ لەسەر هەموار یاسای زیندانی سیاسی دەکرێت و تەوەرێکی دیکەی کۆبوونەوەکەش تایبەتە با خوێندنەوەی یەکەم بۆ پرۆژە یاسای ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندان و پرۆژەکەش لە 17 مادە پێکاتوە کە ڕێکارەکانی خۆپیشاندان و ئازادی ڕادەربڕینی لەخۆگرتووە و لە ئێستاشدا ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ڕۆژنامەنووسان پێیان وایە ئەو پرۆژە یاسایە دەبێت بە هۆی دانانی کۆتوبند بۆ ئازادیەکان لەبەرەوە داوا دەکەن ئەو پرۆژە یاسایە نەبێتە ڕێگر لە بەردەم ئازادی ڕادەربڕین و خۆپیشاندان و وەک کۆبوونەوە. لە لایەکی دیکەشەوە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی داوای کردووە دەنگ بە پرۆژە یاسایەک نەدرێت کە بێتە هۆی کەمکردنەوەی ئازادی ڕادەربڕین و سنووردارکردنی.
کۆمپانی بە بازارکردنی نەوتی عێراق سۆمۆ ڕوونکردنەوەیکی لەبارەی ئەو بەڵگەنامە دسە پێکراوانە بڵاو کردەوە کە باس لە جوڵە و گواستنەوەی نەوت دەکەن و ڕایگەاندووە بەهۆی ئەو ڕێکارە ئەمنیانەی دەگیرێتە بەر ئەستەم و مەحاڵە نەوت بە قاچاق ببرێت دەشڵێت ئەو بەڵگەنامانەی کە دزان پێکراوە لێکدانەوەی هەڵەیان بۆ کراوە چونکە ئەوانە کاری ڕۆژانن و ماوەی چەندین ساڵە بەردەوامن لەسەری کە لە ڕێگەی ئەو بەڵگەنامانەوە ڕۆژانە ناوی ئەو شۆفێر و تانکەرانە دیاری دەکرێت کە بەرهەمە نەوتیەکان دەگوازنەوە ئەگەر هەر هەنگاوێکی جیاواز لە لیستەکەدا هەبێت ڕاستەوخۆ بە سەرجەم وێزگە ئەمنیە و واجیهانەکاندا بڵاو دەکرێتەوە ڕێگری لە دەکرێت وا سۆمۆڕاشی گیاندووە بەهۆی نەبوونی پسپۆڕیاخ و جۆری نووسراوەکەەوە نەتوانراوە لە میدیاکانەوە ناوەڕۆکی بەڵگەنامەکە وەکو خۆی بگەێنڕێت و وا بڵاو کراوەتەوە سۆمۆ دان بە قاچاقبرنی نەوتدا بنێت بەڵام لەگەڵ لایەن ئەمنیەکاندا هەمانگی بەهێزیان هەیە بۆ هۆیشەوە قاچاقچیکردن بانەوت ئەستەما. سی و پێنج ساڵ بەسەر داگیرکردنی کۆیت لەلایەن ڕژێمی ئەو کاتی عێراق و تێدەپەڕێت و ئەو ڕووداوە دواتر هاوکێشی هێزی لە جیهاندا گۆڕی بەرەبەیانی دوی ئابی ساڵی 1990 جەنگی یەکەمی کەندا و دەستی پێکرد و هێز عێراقیەکان بە سەرۆکاتی سەدام حوسێن چوونە ناو کۆیت و لە ماوەی 2 ڕۆژدا ئەو وڵاتیان با تەواوەتی کۆنتڕۆڵ کرد و جابر ئەحمەد سوباح میری پێشووی کۆیتیش بەرەو سعودی هەڵات بەڵام دواتر نزیکەی 20 هەفتە یاخۆ لە پاش نزیکەی 20 هەفتە هاوپەیمانێکی سەربازی با سەرکردایەتی ئەمریکا پێکهاتوو لە 28 شوباتی 1991 دوایین سەربازی عێراق لە کۆیت وەتەنرا و پاسەوی سەدام حوسێن بۆ لەشکرکێشیە کە پشتیوانی بوو لە ڕاپەڕینێکی جێماوەری دژی کۆیت لەگەڵ ئەوەشدا تۆمەتباری کرد بە ئەنقەس نرخی نەوتی دابەزاندوە و نەوتی زیاتری لە کێڵگا و بەشەکانی هەردوو وڵات بەرەمێناوە بەڵام هۆکاری لەشکرکێشیەکە ئەو بکە کۆیت ڕەتی کردەوە قەرزەکانی پێشووتر لەسەر عێراق هەڵبۆشێنێتەوە و گەردەلوولی بیابان وەرچەرخانێکی سەربازی بوو بەو پێی ئەمریکا بووە زلهێزی سەربازی جیهان لەو ململانێک کورتە و خێراکردنی هەڵوەشانەوەی یەکێتی سۆڤێتی پێشوو. بەپێی پێشبینیەکان هەفتێکی زۆر گەرم بەڕێوەیە و زۆربەی شار و ناوچەکانی عێراقیش دەگرێتەوە و لە هەرێمی کوردستانیش پلەکانی گەرمان نزم دەبێتەوە کەشناسی عێراق پێشبینیەکانی کە شوای بڵاو کردو زۆڕای گیاندووە ئەم هەفتەیە لە تەواوی شارەکانی عێراق جگەل لە بەسرا پلەکانی گەرما لە خوار پەنجاب لەوە دەبن و لە شارەکانی هەرێمی کوردستانیش پلەکانی گەرما زیاتر دادەبەزێت و ئاماژی بۆش کردو هەرچەندە بۆ ئەم هەفتەی عێراق لە لیستی گەرمترین وڵاتانی جیهان دەرچووە بەڵام لە کۆتای هەفتە بەدواوە چاوەڕێ عێراق ڕۆژانێکی گەرم یاخود عێراق چاوەڕێی ڕۆژانێکی پلەگەرم دەکات و پلەکانی گەرماجارێکی دیکە لا چەندین شار دەگەنە پەنجاب لەوە پەرستریش لەبارەی پێشبینەکانی کەشوە لە هەرێمی کوردستان کەشناسی عێراق ڕایگەاندووە پلەکانی گەرما لە شارەکانی هەرێمی کوردستان زیاتر دادەبەزن و کەشوا بەگشتی جێگیر دەبێت. بڕیارە کۆبوونەوەی کۆمسیۆنی ئاشتی لە تورکیا بەداخراوی بەڕێوە بچێت و ئۆپۆزیسیۆنی وڵاتەش بەڕێوەچوونی کۆبوونەوەکان بەداخراوی با پێشێلکاری ناو دەبات. نوعمان کۆرتورمۆش سەرۆکی کۆمسیۆنی ئاشتی لە پەرلەمانی تورکیا ڕایگەاند بەهۆی ئەوەی لە کۆبوونەوەی کۆمسیۆنی ئاشتیدا راپۆرتی هەواڵگری لەبارەی لەناوبردننی چەک و هەنگاوەکانی پرۆسی ئاشتی دەخرێتە ڕوو ناتوانن لە دانیشتێکی کراوەدا گفتوگۆ لەسەر زانیاریەکان بکەن و زانیاریش بۆ ڕۆژنامەنووسان ئاشکرا بکەن لەبەرەوە کێشە بۆ ئاشتی نیشتیمانی دروست دەکات. لە بەرامبەرشدا ئۆپۆزیسیۆنی تورکیانی گەرانی ئەو بڕیارەیەوە دەڵێت ئەوان تەنها بیانوو بۆ ئەوەی ئەوانە تەنها بیانون بۆ ئەوی کۆبوونەوەکان بەداخراوی بەڕێوە بچێت. ئەمە لە کاتێکدا بڕیارە سێشەمەی داهاتوو یەکەم کۆبوونەوەی کۆمسیۆنی ئاشتی لە پەرلەمانی تورکیا بەڕێوە بچێت و ڕێکارەکانی بنەمای کارکردن و دانانی ناوێک بۆ کۆمسیۆنەکە تاوتۆ دەکرێت.
فەرماندەی گشتی سەدە دەڵێت کار دەکەن بۆ فراوانکردن و جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی دی ئاداری ڕابردوو بەڵام لە ئێستادا کار لەسەر وردەکارێکان دەکەن. مەزلوم کۆبانەیە فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات دەسەدا لە چاوپێکەوتنێکدا لەبارەی ڕەوشی سووریا و ڕێکەوتنەکەی دی ئاداری ڕابردوو ئاماژەی بۆ کردو هەرچەندە جێبەجێکردنی ڕێکەوتنە دەخاڵەکەی دی ئاداری ڕابردوو لەگەڵ ئەحمەد شەرە بە هێواشی بەڕێوە دەچێت بەڵام لە ئێستادا کار دەکەن بۆ فراوانکردن و جێبەجێکردنی وتیشی ڕەزامەندیان لەسەر تێکەڵکردنی هێزەکانی هێزەدا لەگەڵ سوپای عراق نیشانداوە بەڵام دەبێت کار لەسەر وردەکارەکان بکەن بۆ ئەوی سەقامگیری تێک نەچێت و هیچ لایەنێک بۆ شای ئەمنی نەخۆزێتەوە. بۆ دەستگیرکردنی ئەندامانی شانەنووسەکانی داعش هەسەدا بە ئامانگی هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی ئۆپەراسیۆنێکی لە کەمپی هۆڵ دەست پێ کردووە. بەڕێوەبەراتی کەمپی هۆڵ ڕایگەاندووە جموجۆڵی شانەنووسەکانی داعش لەناو کەمپەکە زیادی کردو لە ئێستاشدا بەمبەستی کۆنتڕۆڵکردنەوە دەستگیرکردنی ئەندامانی شانەنووسەکان هێزەکانی هەسەدا بە هەمانگی هاوپەیمانی نێودەوڵەتی ئۆپەراسیۆنێکیان لە کەمپی هۆڵ دەست پێ کردووە توانراوە چەند ئەندامێکی شانەنووسەکانی داعش دەستگیر بکەن کە بەشێکیان لێپرسراوێتیان هەیە وەکو لێپرساوی بە ئەندامکردنی داعش ناو کەمپەکە. وەزارەتی دەرەوەی سووریا دەنگۆی ڕێگریکردن لە شیعەکانی وڵاتەکەی بۆ بەشداریکردن لە ڕێوڕسمی چلەی ئیمام حوسێن لە عێراق ڕەت دەکاتەوە. محەممەد ئەحمەد بەڕێوەبەری کاروباری عەرەبی لە وەزارەتی دەرەوەی سووریا ڕایگەاند لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگۆی ڕێگریکردن لە چوونی شیعەکان بۆ عێراق مامبەستی بەشداریکردنی لە چلەی ئیمام حوسێن بڵاو کردەوە بەڵام ئەوە هەواڵە دوورە لە ڕاستیەوە و هیچ بنەمایەکی نییە. وتیشی ئەوانەی فەیزای کاتی و هەمیشەیانێ بۆ سەردانکردنی عێراق دەتوانن سەردانی ئەو وڵاتە بکەن و ڕێگەیان لێ ناگیرێت. والیژنەی باڵای ئەمنی عێراقیش تایبەت با ڕێوڕسمی چلەی ئیمام حوسێن ڕایگەاند هاوڵاتیان یاخود هاوڵاتیانی سووریا ڕێگریان لێ ناکرێت سەردانی عێراق بکەن و وا دەنگ و ڕێگریەکانیش دوورە لە ڕاستیە و هەر کەسێک ڕەزامەندی هاتنە ناوەی عێراق یەبێت مامبەستی گەشت یاخود بەشداریکردن لە ڕێوڕسمی چلەی ئیمام حوسێن ڕێگری لێ ناکرێت و هەموو ئاسانکاریەکیش بۆ سیارەتکاران ئەنجام دەدرێت. هاوڵاتیەکی خەڵکی ڕۆژاوی کوردستان بە ناوی مەزلوم حوسێن دوای 14 ساڵ لە ئاوارە و دووری لە کەسوکارەکەی بە سەردان گەڕایەوە بۆ ڕۆژاوە و پێشوازیەکی بێوێنەی لەکرا. مەزلوم حوسێن هیواخوازە شەڕ و ئاڵۆزەکان لە ڕۆژاوی کوردستان کۆتایی پێدا و بێگجاری بگەڕێتەوە بۆ نێو کەسوکارەکەی. دوای 14 ساڵ لە ئاوارەی و دوور لە کەسوکاری مەزلوم حوسێن بەم جۆرە لەلایەن کەسوکارەکەی لە ڕۆژاوای کوردستان پێشوازی لێ دەکرێت. مەزلوم حوسێن کە خەڵکی حەلەبی ڕۆژاوای کوردستانە ماوەی 14 ساڵە بەهۆی بارودۆخی ئەو کاتەی سووریا و ڕۆژاوای کوردستان ڕووی کردووە تا هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی نیشتەجێ بوو. لەو کاتەوە دوور لە کەسوکارەکەی لەم شارەدا دەژی. وەک تیمی کورسات نیوز دەچینە ماڵی مەزلوم بۆ ئەوەی چیرۆکی ژیانی پیشان بدەین کە بەهۆی شەڕ و ئاڵۆزیەکان و دۆخی سووریا ڕووی کردووەتە باشووری کوردستان و لەو ساڵانەدا بەشێک لە کەسوکارەکەی لەدەست داوە. عفرین ڕۆژاوە لە حەلەب گەورە بووم تقریبا 14 ساڵ لە سلێمانیمە و ینی زۆر وڵاتێکە خۆشە و زۆر خەڵکی بڕێزن و زۆر ینی مەمنونی ئەو خەڵکی سلێمانی زۆر پیاتی بۆمە کردەوە. لێرە کەسی خۆلێنیم بەس خۆ لێرەمە ڕۆشتم دوای 14 ساڵ ڕۆشتم دایکی باوکی ببینم تقریبا 14 ساڵ نبینیم. دوای بیری کردم ڕۆشتم بینیم بەس گیانی لەوێ زۆر قورسە ئەو نییە کەرەبەکە نییە و هەموو خانووکە ڕخوا ینی من خانووکەمان ساڵوخ لێە ینی خانووکەمە ڕخوا خانووکە خۆ وەڵڵا تقریبا خزمکارە زۆر شەهید کاتو بوون و زۆر مردوو بوون و ڕۆشتم سەر دوو قەبراکان حەدێک شەهید کاتن لە سووریا. مەزلوم حوسێن ئێستا لە سلێمانی دەژی و ژیانی هاوسەرگیری پێچێناوە بۆ پەیداکردنی بژێوی ژیانی خۆی و خێزانەکەی ڕۆژانە لە نێو بازاڕی شاری سلێمانی کار دەکات و دەڵێت
بەهۆی کارەکەیەوە کەسانێکی زۆر باشی ناسیوە و هاوڵاتیانی ئەم شارە ڕێزی زۆر دەگرن و هەر ئەوە ژوای کردووە هەست بە غەریبی نەکات. من لێرە زۆر خەڵک ینی زۆر پیاوی چاکەن ینی زۆر ینی وەک ڕەفیقم وەک برامە ینی زۆر عملەکە خۆش بۆ مەیەکەن ینی پێ هێست ناکەم من لێرە غربەتیم. یەکی زۆر باشمانێ و تەنانەت زۆر جاریش پێم وتووە وتومە هەر کێشە و گرفتێکتە بوو ئەتوانی من ئاگادارکەیتەوە بەڵام سوپاس بخوا خۆیەوە کەسێکی باشە لای هەمان خۆشەویستە بوو. مەزلوم و خێزانەکەی ژیانێکی نوێیان لە هەرێمی کوردستان پێچێناوە و هەموو ساتەکانی ژیانیان لەو پەڕی ئارامی و ئاسوودەیدا بەڕێ دەکەن. بەڵام هەمیشە دڵیان لە لای ڕۆژاوای کوردستانە و بۆ هیوایەوەن ڕۆژێک بێت و بتوانن بگەڕێنەوە سەر لە نوێ ژیانێکی دیکە دەست پێ بکەنەوە. ناجێگیری و شەڕ و ئاژاوەکانی ڕۆژاوای کوردستان وای کردووە مەزلوم حسێن ماوەی 14 ساڵە ئاوارەی شاری سلەیمانی بێت. ئەو خەونی ئەوەیە جارێکی دیکە ئارامی و ئاسایشی بۆ ڕۆژاوای کوردستان بگەڕێتەوە و ئەمیش بگەڕێتەوە نێو کەس و کارەکەی و لەوێ درێژا بە ژیانی خۆی بدات. هێمن کەمال، کورسات نیوز، سلەیمانی. سەر کۆماریێران دەڵێت ڕۆژی وڵاتێکی مەترسیدارەوە قەیران لەسەر قەیران بەڕۆکی گرتوون بەڵام گەشتبینە با چارەسەرکردنی کێشەکان. ئەمڕۆ ساڵێک بەسەر دەست بەکاربوونی مەسعود پزیشکان و سەر کۆماریێران تێپەڕی و لە وتارێکدا ڕایگەیاند حکوومەتەکەی لەگەڵ چەندین بەڵاو نەهامەتی دەجەنگێت بەڵام و لە ڕۆژ یەکەمی دەست بەکاربوونیەوە کارساتەکان یەک لە دوای یەک دەخڵقێت و تایەکێکیان چارەسەر دەکات لە شوێنێکی دیکەوە قەیرانێکی دیکە سەرهەڵدەدات. وتیشی لەگەڵ ئەوەی بەدە زۆری کێشە و قەیرانەکانەوە گیری خواردووە بەڵام بەردەوام دەبێت و واگەشتبینە بە چارەسەرکردنی کێشەکان و وازاڵبوون بەسەر قەیرانەکاندا. پزیشکان ئاماژەی بۆش کردووە کێشە و قەیرانیان زۆرە وەکو کێشەی کارەبا، ئاوغاز و نەوت و بنزین و پارە. علی لاریجانی ڕاوێژکاری ڕابەری باڵای ئێران دەبێتە سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەیە وڵاتە. میدیاکاری ئێران بەڵاویان کردوتەوە لە چوارچێوەی گۆڕانکاریەکانی ئێران بۆ ڕێخستنەوەی پەیکەری دەستگا ئەمنیەکان بڕیاردراوە. علی لاریجانی ڕاوێژکاری علی خامنەی ڕێبەری باڵای ئێران دەبێتە سەرۆکی ئەنجومەنی باڵای ئاسایشی نەتەوەی ئەو وڵاتە و شوێنی علی ئەکبەری ئەحمەدیان دەگرێتەوە و دەژڵێت ئەحمەدیان دەبێتە سەرۆکی دۆسەی تایبەت و هەستیارەکان لە دەوڵەتدا و ئەو پۆستەش پێویستی بە کەسێکە کە هەماهەنگی بەهێزی لەگەڵ زۆربەی دەستگا و دامەزراوەکانە بێت. هەفتەی ڕابردووش لە پرساوی کێران ڕایگەاند بوو گۆڕانکاری بەرچاو لە دەستگا ئەمنیەکان دەکرێت بۆ خۆگونجاندن لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکە و ڕەوشی هەستیاری ئێستای ئێران. وەزیری دەروی ئێران دەڵێت پێویستە هەموو وڵاتانی ناوچەکە باوریاییەوە مامەڵە بکەن چونکە ئیسرائیل پلان بۆ تێکدانی ئاسایشی تەواوی ناوچەکەدا دەڕێزێت. عەباس عراقچی وەزیری دەروی ئێران پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ هاوتا ئیماراتێکی ئەنجامدا و تایدا باسییان لە دوایین پێشاتەکان و ڕەوشی ئابووری و سیاسی و ئاسایشی ناوچەکە کرد. لەو پەیوەندی تەلەفۆنەدا عەباس عراقچی باسی لەوە کردو پێویستە سەرجەم وڵاتانی ناوچەکە باوریاییەوە مامەڵە لەگەڵ ڕەوشەکەدا بکەن چونکە ئیسرائیل پلاندا دەڕێژێت بۆ ئەوەی ئاسایشی تەواوی ناوچەکە تێک بدات. ئەماش دوای ئەوە دێت وەزارەتی دەروی ئەمریکا چەند سزایەکی نوێی بەسەر ئێراندا سەپاندوو و داوەشی لە هاوڵاتیانی وڵاتەکەی کردووە گەشت بۆ ئەو وڵاتانەکەن. لە بەرامبەریشدا ئێران ڕایگەیاند هێزەکانیان لە ئامادەباشی بەردەوامدان. کەسوکارێکێک لە بارمتەکانی ئیسرائیل خۆپشاندانیان لە تەلەڤیڤ ئەنجامدا و دەڵێت ڤیدیۆی ڕۆڵەکانیان ناخەژێنە. کەسوکاری ماتان
زانگەرکار وەکێکە لەو بارەمتانەی ئیسرائیل کا لە تەلەبیب خۆپشاندانیان کردووە داوایان کردووە بە زووترین کات ئازاد بکرێت و لەو تونێلەکان یاخود لە تونێلەکانی حەماس بێنڕێتە دەرەوە. دایکی ماتان ڕایگەاندووە ماتان ڕەوشی زۆر خراپە و کارەساتی هۆڵۆکۆستی بەسەریاندا دووبارە دەبێتەوە واوێنە و ڤیددیۆکانی ناخەژێنن. وابزوتنەوەی حەماس شەوی ڕابردوو ڤیددیۆیەکێک لەو بارەمتانەی بڵاو کردوێتەوە کە بەهۆی نەبوونی خۆراکەوە کێشی زۆر دابەزیوە. و پامنێری کورسان نیوزیش لە غەزەڕاییان 7,000 منداڵ لە غەزە بەدەست کەمی خۆراکەوە دەناڵێن و هاوکارەکانیان پێناگات و ژنانی دووگیانیش خۆراکی پێویستیان دەست ناکەوێت و دەرمانی نەخۆشی درێژخانەکانیش بە تایبەتی دەرمانی نەخۆشی شەکرە ناگاتە نەخۆشەکان. ڕێکخراوی نەتێگرتوەکان بەڵگەنامەکانی تایبەت بە برسێتی و کوشتنی خەڵک لە غەزە لە کاتی کۆکردنەوەی هاوکارێکان کۆ دەکاتەوە. نووسنگی ڕێکخراوی نەتێگرتوەکان بۆ کاروباری مرۆیی بڵاوی کردەوە لە غەزە بەڵگەنامەی برسیکردنی خەڵک کۆ دەکەنەوە چەند بەڵگەنامێکی دیکەشیان دەستکەوتو و گرتەی ڤیددیۆی ئەوەشیان لایە کە خەڵکی مەدەنی لە کاتی کۆکردنەوەی هاوکارەکان تەقەیان لێکراوە وە کوژراون و دەڵشڵێت بەڵگەنامێکی دیکەیان کۆکردوێتەوە کە لە 30 مانگی ڕابردوو خەڵکی بۆ وەرگرتنی هاوکاری لە دەوروبەری بارهەڵگرێک کۆبوونەوە بەڵام با هەڕەمەکی تەقەیان لێ دەکرێت. و ڕاشیگەاندووە سوپای ئیسرائیل تەقەیان لە کۆبوونەوەی خەڵک کردووە بۆ ئەوەی بڵاویان پێ بکرێت و نەهێڵن هاوکارەکان وەربگرن. و باسی لەوەش کردولانی کەم 1373 کەس لە غەزە لە کاتی وەرگرتنی هاوکاری مرۆیەکاندا کوژراون و لەو ژمارەیەش 859 کەسیان لە نزیک بنکەکانی وەرگرتنی هاوکاری مرۆیی بوون و 514 کەسیشیان لە نزیک ئەو ڕێگریانە بوون کە هاوکاری یاخود کە کاروانی هاوکارەکانیان پێدا تێپەڕیوە. و سوپای ئیسرائیل ئەو زانیارەی نەتێگرتوەکانی ڕەت کردوەوە دەڵێت تەقەیان لە خەڵک نەکردو و پارێزگاری لە خەڵکیش دەکەن. لە ویلایەتی مۆنتانای ئەمریکا لە ڕووداوێک تەقەکردندا 4 کەس کوژراون و سەربازێکیش تۆمەتباری سەرەکی ڕووداوەکەیە. میدیاکانی ئەمریکا بڵاویان کردوتەوە لە ویلایەتی مۆنتانا کەسێک هەڵی کوتاوەتە سەر یانەیەک و 4 کەسی کوشتۆ و دەستگا ئەمنیەکانیش دەست بەجێ گەیشتونە تا شوێنی ڕووداوەکە و ئاماژەی بۆش کردووە قەدەغی هاتوچۆ بەسەر ئەو ناوچێدا سپێنراوە بە ئامانجی لێکۆڵینەوە لەو بابەتە و سەربازێکی پێشۆی سوپای ئەمریکاش تۆمەتباری سەرەکیە و خاوەن یانەکەش ڕایگەاندووە هەرچەندە پشکنی تەواو بۆ سەرجەم ئەوانە دەکرێت کە هاتوچۆ یانەکە دەکەن بەڵام ئەو کەسە ڕێگەیەکی دۆزیوەتەوە بۆ چوونە ژوورەوە. لە ڤێتنام زۆربەی خەڵکی ماتۆرسکیل بۆ هاتوچۆ ڕۆژانە بەکاردێنن بە تایبەتی ئەوەی کە تێچووی لە ئۆتۆمبیل هەرزانترە و هاتوچۆکردن پێ ئاسانترە بەڵام لێپرساوانیە وڵاتە دەیانەوێت بۆ ڕێگریکردن لە پیسبوونی ژینگە لە مانگی تەمموزی ساڵی داهاتوە بەکارهێنانی ماتۆرسکیل لە شەقامەکانی هانۆتی پایتەخت قەدەغە بکەن. ئەوەش نیگەرانی خەڵکی لێکەوتوتەوە دەڵێن ناتوانن ماتۆڕەکانیان بکەن بە کارەبایی. ملیۆنان ماتۆرسکیل لە سەر شەقامەکانی هانۆی پایتەختی ڤێتنامن. بۆ ڕوبەڕۆبوونەوەی پیسبوونی هەوا لێپرسراوانی ڤێتنام بەنیازن بەکارهێنانی ئەو ماتۆڕانەی بە بەنزین کار دەکەن قەدەغە بکەن. بڕیاری قەدەغەکردنی ئەو ماتۆرانە لە مانگی تەمموزی ساڵی 2026ەوە دەچێتە بواری جێبەجێکردنەوە. ئەوەش نیگەرانی بەشێکی زۆری دانیشتوانی پایتەختی ڤێتنامی لێکەوتوتەوە. زۆرینەی خێزانەکانی ڤێتنام لانیکەم دوو ماتۆریان هەیە چونکە بەهۆی هەرزانی و ئاسانی هاتوچۆکەیەوە بەهۆیەکی گواستنەوەی باش دانرێت و بەراورد بە ئۆتۆمبیل خواستی زۆری لەسرە. ئەوانەی ماتۆریان پێیە دەڵێن ناتوانن ماتۆری کارەبایی بکڕن چونکە گرانە و دەبێت ساڵێکیان زیاتر پارە کۆ بکەنەوە بۆ ئەوی بکڕن.
بۆ ئەوەی ماتۆری کارەبایی بکڕم دەبێت ساڵێک پارەی بۆ کۆ بکەمەوە ئەگەر زیاتریشی نەوێت تێچۆکەی زۆرە بۆ ئێمەش کە بژێویمان سەر شقامەکانە ئەوە بڕیارێکی باش نییە چونکە ماتۆری کارەبایی باتریەکەشی بە کەڵکی هاتچۆی زۆر و دوورودێژ نایێت. لێپرسراوانی هانۆی دەڵێن دەیانەوێت چەندین ڕێکار بگرنەبەر لەوانە پێدانی منحەیەک بار خاوەن ماتۆڕێک بە بڕی نزیکەی $120 بۆ ئەوەی ماتۆڕەکانیان بکەن بە کارەبایی. چەندین ملیۆن ماتۆر کە بە بەنزین کار دەکەن لەسەر شەقامەکانن ئەم هەموو ماتۆڕە لە پڕچیان لێدێت ئەگەر قەدەغا بکرێن ئەگەر بمانەوێت دۆستی ژینگە بین پێویستە بە قۆناغ ماتۆڕەکان لەناو ببرێن بە تایبەتی کۆنەکان کە زیاتر ژینگە پیس دەکەن بەڵام دەبێت ڕێگەمان پێ بدەن ماتۆڕەکانمان بەکار بهێنین. جگە لە شاری هانۆی پایتەخت شاری تری ڤێتنام وەک شاری هوشی دەیەوێت ئەو پلانە جێبەجێ بکات. شاری هانۆی بە بەردەوامی لە ڕیزبەندی پیسترین پایتەختەکانی جیهاندایە. وەزارەتی کشتوکاڵی ڤێتنامیش دەڵێت زیاتر لە نیوەی پیسبوونی هەوا بەهۆی نزیکەی 7 ملیۆن ماتۆرسکیل و 1 ملیۆن ئۆتۆمبیلە کە زۆربەیان بە بەنزین کار دەکەن. لە ڤێتنام و دێنەوە سلێمانی کە لانکەی زیاتر لە 2000 خانوون شوێنی کەلەپوریە کا بەشێکیان لەلایەن بەڕێوەبەراتی شوێنەواری سلێمانی و بەمبەستی نۆژەنکردنەوەیان وەرگیراونەتەوە. ئەو خانوانە لەگەڵ ئەوەی کە دیمەنێکی سەرنجڕاکێش و جوانەوە دڵگیریان هەیە و لە ڕووی تەلارسازیشەوە بە شێوازێکی زۆر جوان دروستکراون کە گەرما و سەرما و کاریگەری ئەو تویان لەسەر دروست ناکات. دیمەنی گەڕک و خانوەدەرینەکانی سلێمانیە. بە هەرسوچێکدا بڕوانی چیرۆکێکی جیاواز دێتە خەیاڵت و بیر لە سەردەمی دروست بوون و ژیانی ئەو کەسانە دەکەیتەوە کە لەم ماڵانەدا ژیاون. هەندێکیان ئێستاش ژیانتیدا بەردەوامە، هەندێکیش قفڵێک بە دەرگاکەوەیە و پێ ئەچێت زۆر دەمێک بێت چۆڵ کرابێت. ئەگەر خانوەکان وەک خۆیان بمێننەوە مانای وایە سلێمانیش وەک خۆی ماوەتەوە. ئەمە وتەی یەکێک لەو کەسانەیە کە لە یەکێک لە گەڕەکە کۆنەکانی شاردا ژیانی کردووە و بیرەوەری تێدا تۆمار کردووە. جربەدەی کار بێراتێ پەڕەکەم لەبەرەوەی یادگاری و بێرێوەری مناڵی موچاو شارکیە و شتمان بۆ لەم ناوانە مەعەدەل بەو یادگاریانە بم کۆڵانانە ئەگەڕێمەوە. شاری سلێمانی دیمەنێکە یعنی هەقە لە شوشە بگیرێ بۆ ئەوەی نەشکێ بۆ یەک خۆی مێنێتەوە. ئەم خانوانە ئەگەر وەکو خوان بمێننەوە مەعنای سلێمانی وەکو خۆی ماوەتەوە. بەس ئەگەر خانوەکان تێک بدێەوە بەلایەکە بڕا ئەو سلێمانی لە شوێنە خۆی نامێنێ. لەگەڵەوەی کە دیمەنێکی جوان و دڵگیریان هەیە لە ڕووی تەلارسازیشەوە بە شێوازێک دروستکراون کە نەگەرما و نەسەرما کاریگەری زۆری نابێت و بەوتەی ئەو کەسانەی تێدا دەژین ئەو خانوانە ژیانێکی تەندروستیان تێدا دەکرێت. پێم باش نییە بە ئەم ئاساوانانە هەر بمێنێ بۆ نەوەینەوەکانمان کە شوێنێکی سەحیە و باشە چ بۆ هاوین فێنکە بۆ زستان گەرمە دوورە لە نەخۆشیشتۆ. یاسای پاراستنی شوێنەوار لە ساڵی 2021دا هاوکارێکی باشی شوێنەواری سلێمانی بووە لەسەر پێدانی ڕێنمایی و قەدەغەکردنی ڕووخانی ئەو خانووەکە لە پوریانە و مانەوەی وەک خۆی. شوێنەواری سلێمانیش تا ئێستا 14 خانووی وەرگرتووەتەوە و بەشێکی نۆژەن کراوەتەوە. ئێمە 14 خانووی کەلەپوریمان ئیستیملا کردو بۆ بەڕێوەبەرایەتیمان لەو 14 خانووش تاکو ئێستا 8 خانوومان نۆژەن کردوەوە بە هەمان سیما و بە هەمان مەوادی کۆنی خۆی کە نۆژەن کراوەتەوە و ئێستا بەکاری هێرە لەلایەن هاوڵاتیان و لەگەڵ لایەنە حکوومیەکانەوە. بە شێوەیەکی گشتی سلێمانی لە 7 گەڕەکەوە دروست بووە و تا ئێستاش ماونەتەوە. لەگەڵەوەشدا 2000 شوێنی کەلەپوری بوونی هەیە و بەشێکی زۆریان لە ژێر هەڕەشەی ڕووخاندان. خانوادەرینەکانی سلێمانی بەشێکن لە کولتور و شارستانیەتی سلێمانی و خەڵکەکەی. پاراستن و بە زیندوهێشتنەوەیان دەبێتە هۆی زیندوهێشتنەوەی ئەو کولتور و فەرهەنگەی کە سلێمانی پێناسراوەتەوە. دنیا ماجد، کورتسات نیوز، سلێمانی. هەر بۆ بابەتێکی ئەو شێوە بەڵامە چینە کەرکووک.
تاش کۆپرۆ ناوی ئەو پردە دێرینەیە کە لە دامێنی قەڵای کەرکووک لە ساڵی 1975 لە سەردەمی عوسمانەکان لەسەر ئەرکی هاوڵاتیانی کەرکووک دروستکراوە. هۆکاری دروستکردنی پردەکە بۆ بێگاندنی هەردوو لای بەشی شاری کەرکووک بووە. لە ئێستاشدا هاوڵاتیانی شارەکە داوای نۆژەنکردنەوەی دەکەن تاوەکو سیمایەکی دێرینی شارەکە بە زیندویی بمێنێتەوە. پردەکە تەمەنی بۆ 150 ساڵ لەمەوە بەردەگەڕێتەوە. پردەکە بە تاش کۆپر و ناسراوە. ئەم پردە لە سەردەمی عوسمانیەکان لە کەرکووک دروست کراوە. تاش کۆپر و پردە بەردینەکەی کەرکووکە کە ساڵی 1975 لە سەرکی خەڵکی کەرکووک بنیاتنراوە. ئەم شوێنەواری کەرکووک لە ئێستادا ڕوبەڕووی فرامۆشکردن بۆتەوە. خزمەتی نییە. ئەگەر خزمەتی بێ وەک تۆنی دارێ دائەنەی ئاوی ئەدەی پێی سەوزەوە نابێ عینەن وایە نابێ وایە گەرە تعمیر بێ ئەوەی خۆیان نازانن یعنی ملەتەکە گشتی بۆبوونەوە نەخۆشی کەوتووە. احتیمامی پێ نەدراوە. احتیمام نین. داواکاری ئەوە چییە؟ وەڵڵاهی ئەوەنە لە ئێوەیش یعنی احتیمام بدەن بەم قسەیەوە احتیمام زۆر بدەن لەسەر ئەمە. بزن زۆری هەماڵ کراوە هەر هیچ ناکە مدیرێت ئاساری کوات شتی کردووە هیچی نەکردووە. ئەو دایرەیە چێ مدیرێت ئاسار کەرکووک یعنی مەفرۆزەوە ئیشی ئەوانەیە. تۆ حەزەکەی ئێرە احتیمامی پێ بدرێت؟ تەوانە هیچی خاڵق منیش خەڵکی کەرکووکم حەزەکەم احتیمام بێ پاک بێ تەمیز بێ عالەم زیارەت کرد سیارەت کرد سیاحەت بە سیستاوە کار. وڵایە بێ شتێ بکەن یانی ئێستا تعمیری کەم بزانەوە چییە کام دایرەیە تۆزێەوە تەرتیب بکەیت بکە. پردی تاش کۆپر و هاوشێوەی قشڵە و قەڵای کەرکووک هاوڕی پێویستی لێ نەدراوەتەوە. بەڕێوەبەری شوێنەواری کەرکووکیش دەڵێ لە پلاندایە لە داهاتوو ئاوڕی لێ بدەنەوە. هي خطة يعني بتوجيه دولة رئيس الوزراء في كل پلانی ئیش و کارەکانمان بە پیر ڕێنمایی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێوە دەچن. ئەویش خۆی لەوەدا دەبینێتەوە کە پاراستنی شوێنەوارەکان ئەرکێکی نیشتیمانیە. بەم دوایانە چەند لیژنەیەکیش دروست کراون لەسەر ئاستی پارێزگاکان بۆ ئاوردانەوە لە شوێنەوارەکان و ئێمەش ئەندامین لەو لیژنانە. ئاوردانەوە لەم پردەش دەچێتە ئەو خانەیەوە و لە پلانی کارەکانی داهاتووماندایە. یەکێک لەو ئامانجانەی پردەکەی لە پێناودا دروست کراوە بەستنەوەی هەردووبەری کەرکووکە بە یەکترەوە. لە ساڵی 2010 کاری نۆژەنکردنەوەی لەلایەنی داری کەرکووکەوە بۆ ئەنجام درراوە. لە ئێستادا تاش کۆپر و ڕوبەڕووی فرامۆشکردن هاتووە بەشێکی کراوەتە پارک و خزمەت گوزاریشی نەماوە. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک. هەواڵەکانی کاتژمێر 12تان پێشکەشکراتمیان لە خێر و خۆشیە خواتان لەگەڵ.